یاریەکە زۆر باشە ئەمە ئامادەکاری دەکەین لە بۆ خوڵی عێراق ئینشاءڵڵا ئەمە یەکەم دەبین ئەوە جارەی سێەمەش فەریقەکە بەقووەت بوو شتێکی نوێ بوو لە ئێمە و خۆش بوو یانەی بۆکان چۆنە؟ یانێکی باشە تەجروبەی نوێ لۆ ئێمەیە بۆ خوڵی عێراق ئامادەکاریەکانی دیکە چی دەکەن بۆ خوڵی عێراق؟ تقریبا ئەمە دووسێ گەمەودیمان کرد لەگەڵ بوتوڵەی کوێت ودی بوو وەکو معسکەری لای ئێمە بوو مانجونی نەبوونی لەکەم لە ئێنگۆ من سۆما گولابی یاریزانی تیمی ناماوەرانی بۆکان لە سوپێر لیگی ئێراندا بازی دەکەم باڵاترین سەتحی لیگی ئێران هاتووینەتە ئێرە بۆەوەی کە چەند بازی دۆستانەمان هەبێت لەگەڵ هەرێمی کوردستان پێکەوە یاری بکەین کە سەتحی بازی هەردووکمان بچێتە سەرتر و یەکتر ببینین کە ارتباطێک ئیجاد بکەین بۆەوەی کە بتوانین زیاتر لەگەڵ یەکتر بازی دۆستانە و بازی های ڕسمی بەرگوزار بکەین کە شوای هەولێرت پێ چۆنە؟ وەڵا هێندێک گەرمە بەگشتی ئەو یاریت پێ چۆن بوو تا ئێستاکە بەردەوام وەڵا ئەمە هێندێک ناهەماهەنگ زاهیر بوویندا بازەکەماندا ئیشەڵڵا و سێتەی باشتر دەبین ولی بازی ئەکادی هەولێریش زۆر باشە ئەوان هەماهەنگترن بە هەر حاڵ چەندین ساڵە یەکڕا یاری دەکەن ئەوە دەلیلەکانێتی